لا ميدري ورا سدا سيدي الله ورا ماتشو ورا ديك ئەمە لێرە ئیشی سەیری توار و حیواناتی دەکەین ئەومە میرانە زۆربەی لە هیندستان دێن هندینە ئەوانە فەرخەنەوە زۆر خەرکەک یعنی ڕغبەتی لەسەر و خەڵکەکی زۆر یعنی دەکڕی هیوایەتی یعنی شتەی خۆشە خەرک بەهاران دەیباتە سەفرەی جلچی لەبەر دەکا قاتی لەبەر دەکا خەرک لێ خردەبتەوە مۆزی دەداتێ تکەی دەداتێ هەموو شتەشی دەخوا سەمونی دەخوا گولە بە ڕۆژەی دەخوا یعنی خەڵکەش زۆر خۆشی دەوێت زۆر بە سەبرە. ئێستاوە سمۆرەیە تەمەنی کەمە لە شیرەخۆرەی ڕەلک نەخۆم بۆ خۆم شیرم پێداوە هەروەکو دایکێک لە کنم بۆ و گەورەم کردووە ئێستاوە لە خەم دەرچووە لەوەی گچکەتریشن هەبوو ئێستاکانە نیمانە دەنا پێم نیشاندەی کە چۆنیشی شیر پێدەدەم نەکەرەوە تەیرەکانی دیکەش کە بۆمان دێ فەرخەیە جار هەیە تووکی لێ نەهاتووە ئەو تەیرە مسم بۆ خۆم گەورەم کردووە. خۆی بەردەڕەش هاتین پێنجشەمێ هاتین لێرەیە نووستین کو هاتینە ڕزقێکی بخۆ پەیداکەی بۆ عالەمیش تێدن بخۆ تشتی ئەرزان دیارێت بۆ دیاز ئەف کەلوپەلەیەت فروشم ئەمی تشت هزارە ئەم فروشی ڕزقێکی بخۆ ڕاتگەین و چینەوە الحەمدلله قەتعی 5000 دەین ئیجاری تێدا بەس چییە تشتت مەبخۆ ئەرزانن ئەگە ئەف دۆلارە نەبا چێبی تشتە ئەرزانتر بە. بالنسبة للسيكا ميدان كي برنجي خير وبير بو نعول كورونا بو السنة نحيفا عم بطال عطال بو بشتنجي بابو دولار هذا السعر شو عم ساكن نما نكاس ايك شو ما نش بنطلوني كما داوزا برنجي بدها مكفرو باش بار قطع هزارك هزاروني 2000 ما تعرف مشكلش خدي خولەکەمان لە یادی ڕاپەڕین و نەورۆزدا دەست پێکرد وەک دەبینین ئەم شەو یاری کۆتایی خولەکەی و پاڵەوان دیارەکرێ پێمان باش و لە قۆناغی ڕاپەڕین و لەم ماوەیەدا کە جوڵە وەرشەکان بەوەی نەخۆشی کۆرۆناوە کەم بوونەوە جوڵەیە بخەینە نێو یاریگاکان و بتوانین یاری بالە کە یاریەکی دێرینە لە شاری دەربەنیخانە جوڵەیەکی پێ بدەین هیوادارم بتوانین سوودێکمان گەیاند بێ بە وەرزشی بالە و وەرزشکارانی شاری دەربەنیخان. کردنەوەی خولەکان زۆر پێویستە بە تایبەتی دۆخێکیەوە ئێستا کۆرۆنا هەیە و کردنەوەی خولەکان لە کوردستان ڕۆژ ئاستەم بووە و هێزانەکانیش لەم جۆرە خولانە دانابڕێن لە خولەکە وای لێکا مەشق بکات و ڕاهێنان بکات بەردەوام بێ لە یاریکردن ئاسی بەرز بێتەوە بە تایبەتی هێزان لاوەکان ئێستا یەکێک لەم دوو تیپەی یاری کۆتاییەکیان تیپی لاوانە ئەمە هاندەرێکی زۆر باشە بۆ ئەوان و هیوادارن بەردەوام بێ و دەستخۆشیان لێکەن. چاپلەیەکی گەرم بۆ پاڵەوان و ساخی